ڕێکخراوی مەزامیر بە بۆنەی یادی لەدایکبوونی پێغەمبەر محەممەد درودی خوای لەسەر بێت یەکەم فستیڤاڵی بۆ خوێندنەوەی قورئانی پیرۆز بۆ سێ لە قورئان خوێنی نێودەوڵەتی هەرێمی کوردستان ڕێک خست. كأساسي لدايقوني پیغمبر صلى الله عليه وسلم وكو شخصك لدايك به الراسية أساسكي لدايقوني پیامكيتي دينكيتي كپیامكشي خويا بينيتو بتايبتي لقرآن قرآني پیروز كشاخلاتي آسمان خوي گورا بو سرزوين اردوا كبو سردلي پیغمبر صلى الله عليه وسلم اساج ام فيسيفالا اكري قرآن الرازين ريتو بدن خوشكانيان كابيت ماي اسودي وبختوري بو هم ولايق ان شاء الله پشتگیری ام جورا فيستيفالانا شتێکی زۆر ضرور و گرنگە لە سەرتاسەری گیان و هەرێمی کوردستانمان گی مەولودی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت بەرز ڕاگیراو بە چەندین شێوازی جۆراوجۆر و سازکردنی ئاهەنگ یادی ئەو سەروەرە کرایەوە. ويوم القيامة ترى الذين كذبوا على الله وجوههم مسودة. بەڕاستی لە یادی لەدایکبوونی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم پێویستە برایەتی و تەبایی و هەروەها سیرەتی ئەو زاتە مبارەکە سەر لە نوێ بنیاد بینەوە ینی بچینەوە بە خۆماندا. پیرۆزبایی یەکەم لە هەموو سەرجە موسڵمانی وڵاتان لە موسڵمانانی خۆشمان لە بەشی کوردستانی خۆمان هیوادارم هەموو ساڵێ بە شێوەیەکی زۆر باش و گەورەتر و گرنگی زیاتریشی پێ بدرێت لەم یادە بکرێتەوە. سنەتەکانی ئەو سەردارە پیرۆزە و سەردارە گەورەی جیهان سنەتەکانی جێبەجێ بکەین ینی زیینووی کەینەوە لە ژیانی ڕۆژانەمانە ینی هەر ئەوە ناکە وەکو یاد و یا فستیڤاڵ بکەین و ئەو شتانە بکەین زیاتر با ڕۆژانە سنەتەکانی ڕنگ باتەوە لە ڕۆژانەمانە ئەمە بگەێنین. ئەمە بۆ یەکەم جارە لە ئاڵەبجا فستیڤاڵی خوێندنەوەی قورئانی پیرۆز ساز دەکرێت و لە بەرنامەدایە ساڵانی ئایندا بە شێوازێکی فراوانتر فستیڤاڵەکە بۆ ژمارەیەکی زیاتری قورئان خوێنانی نێودەوڵەتی ڕێک بخرێت. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجا.